سێ ڕۆژێکی تر بانگەشەی هەڵبژاردن بۆ پارلەمانی کوردستان دەست پێەکە. پەربەدڵ حەزەکەم و پێم خۆش بوو ئەم بەرنامەیە دروستکەین کە هیچ باسی سیاست نەکەین، تەنها باسی ئەوە بکەین کە بەداخەوە بانگەشەیەک و ژینگەیەکی پیس و پۆخەڵی لە بری سیاسی کۆمەڵایەتی دروستە بێ. ئەو کاندیدە بەڕێزەی کە خۆی بربژێرەکە لە هەر لایەنێک بۆ پارلەمانی کوردستان ئەوەندەی مێژووی کۆمەڵایەتی 10 ساڵەی هەڵەگرێتەوە ئەوەندە نەقدی سیاسی لێ ناگیرێ. سەناکەم لە بڕووی میوانەکانم پڕ ئەزمونن و دڵپڕن بۆ ئەم باسە. ڕێوازخان بەخێربی. زۆر سپاس. سەرۆکی پەرلەمانی کوردستان تقریبا هەرەتوانین وا بڵێ. پێشوو کاگاورە جەنابیشە بەخێربی. سپاس دەکەم. باسی هەڵبژاردن کەین و جەناب تیتیانەبی هەست دەکەین. سپاس دەکەم بۆ شاییەکەیە. هەڵبەتە ئێستا وەکو پۆستەکەت ڕاوێژکاری سەرۆکۆماری عێراقی، بەڵام وەکو شارەزایەکی هەڵبژاردن لێرەی. سپاس دەکەم. ڕێوازخان سپاس دەکەین کە ئامادە بووی لە بڕۆی کە هەمیشە چاوپێکەوتنەکانی تۆ جۆرێک لە یەقۆڵی بووە. خۆشحاڵین کە دووقۆڵی ئامادە بووی بووی کە گلی لێ نەکرێت لەلایەن میدیاکانی ترەوە کە ئامادە بووی، بەڵام هەستیاری بۆ پرسەکە ئەو پرانسیبانەتی خستە ئەولاوە. تەلەفۆنێکمان کرد لەبارەی ئەم، هیوادارم ئەمە ئەمانەت نەپارێزی نەبێ کاگاوڕێ. تەلەفۆنێکمان کرد لە تەلەفۆنەکە وتە بەزەین بەو کەسایەتەوە کە بۆ ئەم خولەی پەرلەمان یەتە شوێنی من. بەڵێ. بۆچی بەزەی پێێتەوە؟ سپاس بۆ ئەو دەرفەتە بەخراتنی ئەو گەنجە ئازیزاناکەم. لە ڕاستیە پەیوەست بەم بابەتەی کە ئێستا تەوەری ئەم بەرنامەیە بە دیاریکراوی بابەتی ئەوەی کە وتم بەزەیم بەو کەسایەتەوە کە دوای ئێمە ئەبێتە سەرۆکی پەرلەمان پەیوەستە بەو تەوەرە، نەک لە هیچ بابەتێکی تر. لەبەرەوەی کە باوەڕی خۆم وایە ئەو 4 ساڵی ئێمە تێمان پەڕان ڕەنگە لە 4 ساڵی داهاتوو باشتر بێ. پەیوەست بە قسەکردن لەسەر کەسێتی ئەو هەر کەسێک کە پۆستێکی سیادی وەرەگرێ و لە شوێنێکە پۆزیشنێکیە بێ کە بەرپرسیارەتێکی سیاسی قانونی دەوڵەتداریە. لەبەرەوەی هەموو جارێک مەرج نییە و قسانی کە لەسەر یەکرێ پەیوەست بێ بە بابەتی سیاسی، پەیوەست بێ بە پێگەکەی خۆی، پەیوەست بێ بە ئەدای ڕۆژانەی ئەو یان کۆی ئەو پرۆسەی کە بەڕێوەی ئەبا. و ئەوەی کە ئێستا منەی بینم لە ڕووی لە سۆشیال میدیا بە تایبەتی و لە بەشێک لە میدیای با بڵین فەرمیش کە ئەبینرێ بەڕاستی مژدەبەخش نییە و جێگەی مەترسێکی گەورەیە و نەک بە تەنها بۆ ئەو کەسانی کە پۆستیان هەیە، تەنانەت بۆ خێزانەکانیش، بۆ هاوڵاتیکی ئاساییش بە جۆرێکە من هەستەکەم هیچ سنوورێک نەماوە بۆیە ئەوەی کە لە ئەکچێتە پۆستێکەوە من بابی پێشتر، ینی لە پێشترە بۆ ئەوەی کە ئیستیهدافی شخصی بکرێەوە بە ئامانج بگیرێ لە ڕووی کەسیەوە. باش کاگاوڕێ. بەڵێ. ئەم دۆخە بۆ وای لێ لە کوردستانە، بۆ لە بریەوەی ئەم بربژێرانە، بۆ سەرۆکی پێشووی پەرلەمان ئەڵێ من بەزەیم بەو کەسایەتەوە کە لە شوێنی من، هەڵبەتە لەبارەی ئەم تەوەرەوە، لەبارەی ئەم باسی کە ئیتر ئەکرێتە نیشانەیەک بۆی کە بە دڵی خۆی خەڵک تیرروتانەی کۆمەڵایەتی لێباکە بەشێکی هەرە زۆریشی ناڕەوایە. بۆ وای لێ؟ بۆ تیرروتانەکان سیاسی نییە، کۆمەڵایەتیە و ئەو شکانی کەرامەتی یەکتریە ئیتر هیچی تیان نامێنێتەوە. لە ڕاستیە بەرنمەکەی تۆ بەرنمەیەکی کۆمەڵایەتیەوە ئەوی من تێبینیم کردووە پێویستی بەوەیە بە زمانێکی خەڵک، بە زمانێکی سادە، دوور لەوەی بچیتە ناو قوڵایی بابەتی تیۆری و ئەوەی کە چێتە خانەی زانستی کۆمەڵناسی و مێژوو، بە زمن یەک پێشیشی کورت دەڵێم پێشدادڕیتیان ناکەم. ئەو پرسیاری تۆ توانین بە یارمەتی تۆ زۆری شتری لێ بکەین. ئەوی ژەوەیە کە سیستەمی پارلەمانی هەڵبژاردن هەم لە عێراق هەم لە کوردستان لە نێوان دووڕێیانێکایە، دووڕێیانی پاشگەزبوونەوە وەکو متمانەی خەڵک و گەڕانەوە بۆ سیستەمی سەرۆکایەتی و ینی تەنانەت دەسەوای لێ هاتووە من لە شوێنە سیرم کرد لە یوتیوب گەڕان بە دوای سیرکردنی
فلم و سڵاوەکانی دیکتاتۆر سەدام حوسێن ئێجگار زۆرە، یعنی ئەم حەنینە بۆ دیکتاتۆرێکی تاگڕە و کە لە کاتێکا خەڵک تینوی سربەستی و ئازادی بوو بۆچی کورتێکەمەوە لە ئەوروپا هەڵبژاردن و دموکراسی سیستەمێکی پێشکەوتوی دروست کرد. لەم جۆرە میلەتانی وەکو ئێمە لە کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سەدان ساڵە لە ناو دیکتاتۆریە دەشین کە هەستاین بە تاقیکردنەوەی دموکراسی و هەڵبژاردن ئێستا کێشەمان ڕوبەڕووبەتەوە. پرسیارەکە ئەوەیە بۆ هەڵبژاردن و دموکراسی ئەوروپای ئەوە پێشخست بۆ هەڵبژاردن و دموکراسی ئێمە وا لێ ناکە. بە پرسیارێکی جەوهەریە توانم پرسیارەکەی بەڕێز بەرەو ئاراستەیە ڕۆ. هۆی یەکەم هۆیەکی مێژوویە چکە ئێمە شۆڕشی پیشەسازیمان نەکردووە، ڕەنیسانسمان نەکردووە، ریفۆرمی ئاینیمان نەکردووە. ئەوە بابەتیشی دوور و درێژە ئێستا باسی ناکەین. بەڵام هۆیەکانی تری کە هۆی تایبەتن، یەکەم پەرلەمان لای ئێمە بۆ بە شانۆیەکی سیاسی. پەرلەمان شانۆی سیاسی نییە. پەرلەمان شوێنی دروستکردنی ئەو قانونانەیە کە پەیوەندی بە خەڵکەوەیە، قانونی تایبەت بە خەڵک. پەرلەمان شوێنی چارەسەرکردنی مشکیلەکانی خەڵکە، مشکلە سیاسیەکان ناڵێم. لای ئێمە پەرلەمان بووە بە شوێنی شانۆی سیاسی، بۆیە پێویستی بە کەفاعەت نییە. پەرلەمان شوێنی کەفاعەتە. ئێمە غیابی کەفاعەتمان هەیە لە پەرلەمانە. نمونە بۆێنمەوە چکە بەرنامەکەی تۆ پێویستی بە نمونەیەنەوەی زۆر باش. قەت تۆ بیسوتە لە پەرلەمانەگەر بڵێن بەیانی پەرلەمانی کوردستان ئەوێ قانونێ دەربکات بۆ بازارکردنی بەرووبوومی سێ و پرتەقاڵ و میوە. ئەم قسەیە بکەی خەڵکە لێەوە عیب نییە، ئەو چیەکەی مۆزوعەوەکە ئەو ئیشی دایرەی زراعە، نە ئیشی پەرلەمانە. ئیش پەرلەمانە. ئەو هەموو دار و درەختە شارەوانیەکان ئێڕوێنن، یەکێکی بەرزە، یەکێکی نزمە، یەکێکی گەڵای کردو، یەکێکی گەڵای نەکردووە. و ئیشی ئەوەیە کە پەرلەمان لەگەڵ ئەندازیارانی شارەوانی بڵێ کاتیگۆری پاڵێنبەندی زانستی درەختەکانم بەرێ بە کەیفی خۆ درەخت مەڕوێنە، درەختێک بەرزە و درەختێ نزمە. ئەوە ئیشی پەرلەمانە. ئەو کاتە هاوڵاتیە کە بەسەر جادەیەکە ئەڕۆ ئەزانێ پەیوەندی بە پەرلەمانەوەی. کێشەی سیستەمی پەرلەمانی ئێمە دووشتە. یەکەم کەفاعەتمان نەبردووەتە ناو پەرلەمانەوە بە هەموو حزبەکانەوەڵێم. کەفاعەتیشی تیا بۆ بەڵام نیسبەتەن کەفاعەتێکی کەم بووە، کەفاعەتی زۆرینە نەبووە. خاڵی دووەم دوای باسیەکەین دکتۆرە ڕێوازیش تەسەوڕەکەم سەرنجی هەبێ لە ڕووی سیستەمەوە پەرلەمانی یەک ئەنجومەنی نەماوە. ئەو چیرۆشیشی دوور و درێژی دەستوریە. پەرلەمانە بێت دوو ژوور بێ. ژوورێکیان بۆ خەڵکێکە، ژووری دووەمیان مستەوایەکی ترە. بۆنی ئەم قسانەی تۆ لەوە ناچێ کە بڵی لەبەرەوەی کەفاءە لە ناو ئەندامانی پەرلەمانە نییە، هەڵبەتە بە شێوەیەکی گشتی باسەکەی تۆ باسی تاقوتەرا ناکەی. جۆرێک لە شەرعێتی تیانە ینی قسەکانی تۆ لەبەرەوەی خەڵکی شیاو ناچێتە پەرلەمانیا، خەڵکی شیاو بەربژێر ناکرێ، بۆیە تووشی ئەم نەقد و قسانابێ. بەڵێ بە دیاریکراوی مەبەسمەوە. ئەوەی شەکە لە هۆیە سەرچەکان ناڵێم هەمووی بۆ سەربایی. خۆی من ئەمێ بە ڕەهایی قسە نەکەم لەسەر و بابەتە. پەرلەمان خەڵکی هەموو بابلین هەموو مستەواکانی تایە و تیا بووە، بەڵام ئەوەی کە منێکێک بووملاوانی کە ئەندامی پەرلەمانی ژنە بووم، یەکێک بووملاوانی زۆر متابعی پەرلەمانم کردووە. بابلین خول لە دوای خولی پەرلەمان ئەو بوونی کەفاعاتانە، بوونی توانە، بوونی کەسێک کە پسپۆڕی لە مەجالێکی دیاریکراوە هەبێ وردە وردە کەم بۆتەوە. کەم بۆتەوە خول بۆ خول؟ بەڵێ خول بۆ خول کەم بۆتەوە لە کاتێکا خوێنەوار زیاتر بووە، ینی ڕێژە و هاوڕێژە پرۆسێکی ناسروشتی ڕوویداوە. ئەوش پەیوەندی بەوە هەیە کە لە خولی سێمی پەرلەمانی کوردستان قانون انتخابات گۆڕاوە و لیستەکانی هەڵبژاردن لە جیاتیۆی لیستی داخراو بن نیمچەکراون، خەڵک لە عینن کاتا دەنگەدا بە حیزبی سیاسی و دەنگەدا بە کاندیدیش لە ناو لیستەکە. ئێمە دەیان نمونەمان هەیە کە خەڵک هەیە پرۆفسۆرە، ینی خەڵکەیە لە پەرلەمانی کوردستان پرۆفسۆرە، ئێستا ڕاوێژکاری پەرلەمانی کوردستانە لە پرۆسەی انتخابات هەڵبژاردن کاندید کراوە لەلایەن حیزبەکەیەوە دەرنەچووە، خەڵکێک دەرچووە کە لە هیچ مەجالێکا پسپۆری نییە، بەڵام مهەڕجێکی باشە و ئەتوانێ هەندێک شۆ بکە کە بەداخەوە. ینی بۆیە هەندێک جار کە ئێمە گلەیمان لە بابڵی ئەدای ئەندامانی پەرلەمان هەبوو، هەندێک جار لە کۆبوونەکانی پەرلەمانەمان وت لیژنەکان راپۆرتەکانتان ئامادە ناکەن، تەخیرن لە ئامادەکردنی راپۆرتەکانتان، بۆ ئیشی خۆتان ناکەن، بۆ ئەرکی پەرلەمانیتان جێبەجێ ناکەن. پەرلەمانتار هەبووە وت ئێمە بەرهەمی زەهنیەتی خەڵکی
واتە ئەوە خەڵکە کەسێک ئەباتە پەرلەمان لە ناو لیستێکی بۆ نمونە کە پێشتر 100 کەس بوو لە ناو 100 کەس لە حیزبێکی سیاسی بۆ نمونە 20 کەس هەڵەبژێرێ 30 کەس هەڵەبژێرن خەڵکی دەنگدەرانی ئەو حیزبە هەموو جۆرێکی تایە خەڵکی ئێستش وایە لە هەموو لیستەکان هەموو جۆرە خەڵکێکەیە تۆزێک خۆزگە وا نابوو بەڵام قسەکەی تۆ وایە کە کاڵا بەقەر باڵا ئەوەی کە لە پەرلەمانایە نمایندەی ئەو خەڵکەیەکە هەڵی بژاردووە زین چۆنە دوجار خەڵکە بڕیارەدا کێچێتە پەرلەمان ئێستا لە ناو هەر بابڵین لیستێکی هەڵبژاردن هەر ئەو حیزبە سیاسیانەی کە لیستەکانیان ئامادەیە خەڵکی زۆر باش هەیە خەڵکیش هەیە باشە خەڵکیش هەیە بەڕاستی بۆ نابێ بچێتە پەرلەمان ئەسڵەن بەڵام چووە ئێستا باسی ئەم دەورەیە خەڵکێک هەیە قسەکانی بۆ ئەوە نابێ تەنانەت گوێی لێ بگری یعنی مخالیفە ناتەبایە لەگەڵ ئادابی گشتی لەگەڵ سیستمی گشتی لەگەڵ ئەخلاقیاتی کۆمەلگا بەڵام ناچارە بم قسەکانی پشت بەرنامەکە لێرە بکەم بۆ تۆ زوو ئەوت من مایکمە کوژانەوە و خەڵکی تێڕوانینی وا بوو کە تۆ بە جۆرێک جۆرەکان دەسەڵاتی پەرلەمان وەکو کارکتەرێکی دیکتاتۆر بەکارێنی بەس تۆ مایکە لە خانمەکانی ژەکوژانەوە ئەزانی نمونەمان هەیە نمونە ئێستا ئەندامانی بەڕێزی پەرلەمان گویان لە منە ئەندامی بەڕێزی پەرلەمان خاتوونی بەڕێزی ئەندامی پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمان دەستی بۆ هاوڕێکەی خۆی هاوکارەکەی خۆی لە ناو هۆڵی پەرلەمان درێژ کردو و توێتی تۆ ژنێکی واو وایت ئەو قسەی کە لەسەر جادەکەش بەڵێ ئەگەر وان نەبووی تایە ئاوایان پێ نەئوتی من مەجبورم نەک مایکەکە بکوژێنمەوە مەجبورم هەر بە تەواتی با بڵێن پەخشی دانیشتنەکەی پەرلەمان ڕابگرم ینی گوێم لە حاڵەت ینی گوێم لە قسەی وا بۆ لە ناو دانیشتنی پەرلەمانە یەک چین عەرەقەم کردووە لە شوێنی خۆمەوە ئەوەندە هەستم بە شەرمەزاری کردووە ئەمە ئەم بەڕێزانە ڕەنگە بۆ شوێنی تر گونجاو بن بەڵام پەرلەمان شوێنی دانانی یاسایە شوێنی چارەسەرکردن و ڕێخستنی هەموو سێکتەرەکانی ژیانی کۆمەلگەیە شوێنی ڕێخستنی بواری ئابووریە بواری کۆمەڵایەتیە ئەمە بواری سیاسیە خەریکە من پەشیمانەکاتەوە لە بەرنامەکەی بۆی کە بەشێک لەو خەڵکانی کە ئیتر ئاوا لە بانگەشا ئەچنە ناو کەرامەتیانەوە لەوە ئەچێت بیانی نازانم ناڕەوانیە نانا ڕەوانیە ڕەوایەتی نانا بەڵام چۆن ئەڵی پاسێکیان هەیە بۆی کە وایان پێ بکرێ نانا لە هیچ هەلومەرجێکە لە هیچ زروفێکە لە هیچ بارودۆخێکە ڕەوانیە کاندیدێکی بەڕێزی پەرلەمان لە ڕووی کەسیەوە لە ڕووی باگراوندی کۆمەڵایەتیەوە ئیستیهداف بکرێ و بە ئامانج بگیرێ ڕەوایەتی نییە بەڵام خەڵک ئەتوانێ دەنگ بە کەسێک نەدا کە بۆ کاری پەرلەمانی گونجاو نییە ڕەنگە لە ڕوویەکی ترەوە کەسێکی بەتوانابێ ڕەنگە بۆ سێکتەرێکی تری ژیان بتوانێ سوودمەند بێ بەڵام بۆ پەرلەمان نابێ بەڵام لە هیچ هەلومەرجێکە ڕەوانیە کەسێتی کۆمەڵایەتی و شخصی کەسێک بە ئامانج بگیرێ بۆ شکاندنی و بۆ ئەوەی نەچێتە پەرلەمان دەستخۆشکا گاورێتۆک و شارەزایەکی هەڵبژاردن و ئەزمموی کۆمەڵێک هەڵبژاردننی هەستیاریشە لە کوردستانە هەیە پێ دوایە دەنگدەری کورد ئێستا من ڕاپرسیم کردووە کۆمەڵێک خەڵکم دوانووە لەسەر جادە پێ دوایە دەنگدەری کورد گریمان فلان قەراریاوە دەنگ بە پارتی بە فیسار قەراریاوە دەنگ بێچێتی بە فلان قەراریاوە دەنگ بە گۆڕان بات تا دوایی بانگەشەی هەڵبژاردن کاریگەری لەسەر گۆڕینی دەنگی دەنگدەر هەیە من پرسیارەکە دەبەستمەوە بە چەند شتێکی ترەوە هەر درێژی قسەکان دووپاتەکەمەوە یەکەم کێشەی کەفاعەتە بە شێوەیەکی گشتی و حیزبەکانی ئێمە بە گشتی بە ڕەهایی ناڵێم ئەهەمیەتیان بە کەفاعەت نەیاوە ئەوەی کە کەفاعەتی هەیە تقریبەن چۆتە دەرەوەی حیزب و ئێستا ئەگە تۆ تێبینی بکەیت ئێمە بە دەیان هەزار لێوە شاوەمان هەیە کە بڕوانامی بەرزیان لە ئەمریکا و ئەوروپا هێناوەتەوە و گەڕاونەتەوە و ئەمانە وەکو گەوهرێک وان لە ژێری دەریاکان ونن لە دەرەوەی ژیانی حیزبی و موەسساتی بۆی ئەگەر ئێستا تێبینی بکەی بە گشتی بچی سەرنجەبەی لە حیزبە سیاسیەکان کە تۆ باسی پەرلەمانەکەی بە باسی حیزب بکەی حیزبەکان تا ڕادەیەشی زۆر فەرامۆشی ئەو کەفاعەتیان کردووە بۆچی؟ وا پێچە حیزبەکانمان بە شێوەیەشی گشتی یانێ مەڕخنەیەکە لە هەموو پارتە سیاسیەکان بە ڕێژەی جۆرا و جۆر نەک بە ڕەهایی لە نێوان ویژدانی پەرلەمانی و ویژدانی حیزبی ڕەنگە زۆتر بە دوای ئەوە بگەڕێنکە کاندیدێک بە تەواوەتی دیسپلینی حیزبەکە پابند بێ و ڕەنگە زۆر جار کەسێک کە ئەهلی کەفاعەتە پارێزگاری لە ویژدانی پارلەمانی ویژدانی نیشتیمانی بکە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم
کە تۆ چی بۆ دەنگان کاغەزی دەنگانەکە و کردە سنووخەکەەوە ئیتر پەیوەندی بە پەرلەمان نامێنێ. ئەمە گەورەترین کارەساتی سیستەمی پەرلەمانیە لە کوردستان و لە عێراق. بۆچی؟ لە ئەمریکا نمونەیەنینەوە، لە ئەمریکا ئێستا 10,000 کەس ئیمزای ئەلکترۆنی نەک ئیمزایەوەیان لە ماڵەوە ئۆنلاین ئەندامێکی کۆنگرس یا سیناتۆرێک ئەڵێ فلان بابەتم هەیە پێویستیم بە ئیمزا کۆکردنەوەیە 10,000 ئیمزا کۆبکەنەوە بەپێی قانونی پەرلەمانی وڵاتەکە بە قانون ئەبێ لیژنەی تایبەتمەند دابنیشێەوە ڕاپۆرت پێشکەش بکە. ئەگە 100,000 ئیمزا کۆ بکەیتەوە ئەبێ کۆبوونەوەی دانیشتنی پەرلەمانەکەش بکرێ. ئێمە لە پەیڕەوی ناوخۆکەمان لە قانونی پەرلەمانەکەمان هی عێراق و هی ئەو ڕۆژەی دەنگدەر لە کوردستان دەنگەکەی وەرەقەکەی تێکرد پەیوەندی بە یعنی کەواتە ئێمە دووبارەیەکەمەوە کێشەیەکمان پەیوەندی بە کەفاەتەوە، کێشێکمان پەیوەندی بە سیستەمی پەرلەمانەکەەوە هەیە کە پێویستی بە چاکسازیە. ئەبێ پەرلەمانەکە بکرێ بە دوو ژوور، بکرێ بە دوو ئەنجومەن، ئەنجومەنێکیان لەسەر ئاسی ژماری دانیشتوانە، ئەنجومەنی دووەم وەکو ئەوەی ئەمریکا وەکوی عێراق کە ئەبێ مەجلیسی ئیتیحادە بێ و تەشکیل نەبووە. ئەنجومەنی دووەم مەرجەکانی شەهادەی جیاوازە، تەمەنی جیاوازە، ئەنجومەنی دووەم ئەنجومەنێکی باڵایە، ئەنجومەنێکی تەدقیقیە. ئەو کاتە تەوازنێک لە پەرلەمانە پێیابێ لە بینی کەفاءەت و لە بینی ڕێزگرتن لە ئارەزوو دەنگی خەڵک. ئەوە یەک. بۆ ئێمە ئێستا لە ناو پەرلەمانی خۆمانە بنمونەوە بۆێنمەوە تۆ ئەندامی پەرلەمانی ڕەنگە وەکو ڕەوشت و ئاکاری کەسی بڕۆی بە دوواداچوون بۆ کەیسەکانی دەنگدەرەکانە بکەی، بەڵام ئەگە 100,000 ئیمزاش کۆ بکەیتەوە هیچ بڕگەیەک لە پەیڕەوی ناوخۆ و قانونەکانیە پابەندمان بکە. خاڵێکی ترکە ئەمەی بێڵە بەلامەوە گرنگە. باش ئێمە تا ئێستا بەرنامەی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن و بەرنامەی سیاسیمان تێکەڵاو کردووە. بە تەحەداوە ئێڵێم هەتا ئێستا یەک حیزب لە کوردستان و عێراق بەرنامەی هەڵبژاردننی نەبووە. شعاراتی سیاسیە بەرنامەی هەڵبژاردن چییە؟ بە کورتی بەرنامەی هەڵبژاردن بریتە لە هەنگاوێک کە ئیگریتە بەر شایانی بینین بێ و شایانی پێوانەکردن بێ و شایانی واقع بێ. چۆن تۆ بێ لە بەرنامەی هەڵبژاردنات لە 15 نقطەتیانە پەڕێسە بسۆری بەرنامەی هەڵبژاردننی ترامپ سیرکە. ئەو ئەمریکا عەزیمە ئەڵێ چی؟ ئەگەر من ببم بە ڕئیس ناهەڵم کەس ژنان مناڵ لە بار بەرن. ئەمە نقطەی یەکەم. من ببم بە ڕئیس یەک دیواری گەورە دروستەکەم لە بینی ئەمریکا و مەکسیک. من ببم بە ڕئیس ئەوەی کە یەتە وڵاتەکەم بە قاچاق ئەینێرمەوە. ئەمە شایانی پێوانەکردنە، یانێگە بەیانی تۆ توانی بچی لێ پرسی بڵێ دیوارەکە دروست نەبووە. شایانی بینینە. تۆ ئێستا بەرنامەی هەڵبژاردن لە هیچ حیزبێک بینی و تە بڵێ من ئەگەر بەرنامەی هەڵبژاردنم ئەوەیە مۆڵەتی شۆفێری 18 ساڵە، بەڵام ئەوانەی کە خوێنکاری یەکەم لە قوتابخانەکان پێشەنگن قانونی مرور دەستکاری یەکەم بۆ ئەوان 16 ساڵ. کەواتە من ئێستا کە لە ماڵەوە گەنجێکی 16 ساڵ مەڵەمە ببووە منە. دەیان هەزار دەرچوومان هەیە خریشی دەرمانسازین. قانونە کۆنەکە ڕێگە نایە دەلیە بکەیتەوە لە بێ ئیلا تەعین بی، تەعینیش نییە، کەرتی تایبەتی ژوەرە ناگرێت. ئەڵێم من یاسای دەرمانسازیە گۆڕم، دەرچوویت بۆت هەیە 24 کاتژمێر کلینیک بکەیتەوە بە شەرتێ لای دکتۆرێکی ڕاوێژکاری. بەرنامەی هەڵبژاردننی ئێمە ئەم شتانی تیانە. باشە ئەمە پرسیارەکەی منێ ون کرد، پرسیارەکەی منێ ون کرد. ئەمانە زۆر گرنگ بوو جۆمان لێ بوو. پرسیارەکەی منێ ور کرد. دەنگدەری کورد بە کورتی جوان بچکە وڵا دەنگدەری کورد بەرنامەی بۆ دابنێ بە تەحەداوە پێ دەڵێم. دەنگدەری کورد تینووە. ئەو بێزاری کە ئێستا دروست بووە هەمومان ئێستا من خۆمەوە 13 ساڵ لە کۆمیسیۆن بووم دایان هەڵبژاردن بردووە بەڕێوە. باشە زۆریش مەبەستمە بیخوێنمەوە. من ئێستا سێری بەرنامەی حیزبی شیوعی و یەکگرتووی ئیسلامی وێکێتی و پارتی بکەم تقریبا وەکو یەکە هەمووی باسی ئەوەیەکە خزمەت گوزاریمانەوێ ژیانی خەڵکمانەوێ، بەڵام شتێکی محەدەد ئێستا من دووبارەیەکەمەوە با دای بنێ من حیزبی ئەلیفم بەرنامەکەم ئێستا ئەعلانەکەم بزانمە سەرنجڕاشیشەیاننا خۆ من ئێستا کاندیدی هیچ شوێنێ نیم ئەمە بۆ پڕۆپاگەندە نییە بەس بۆ ئەوەی بینەران و ئەم بەڕێزانە تێبگەن ئەگە بەرنامەیەکی ڕوون هەبێ خەڵک متەحەمسە مەسەل نمونەوە بۆێنمەوە ئاڵێم ناوی جادەکان ئەگۆڕم مەسەلەن ئێستا ناوی جادەکانی ئێمە شارەوانیەکان یا محافەزەکان ناویان لێناوە وەنیە؟ ئێمە شانازی بە شەهیدانی وڵاتەکەمانەوەکەین بەڵام بەشێکی زۆری تۆ براکە و شەهیدە بە ناوی براکی تۆ نیە بەڵام من واسیتەم کردووە بە ناوی منەوەی گۆڕینی ناوی شوێنەکان کە ڕەچاوی کولتور و جوگرافیا بکرێ بەرنامەی منە زان مۆزوع یا مۆزوع نیە ئاخر قسەکەم پێشمەرگە تۆ دادپەروەری تا بێت چکە سەوای لێ دەبێت تۆ هاوڕێ دەکەم باش ناناسەری تۆژێت باش منیش دوای بێدەنگە بم تۆ کاتەکە ئەوان باش باش وەزارەتی پێشمەرگە ئێستا ئێمە کاتی شەڕمان نییە باش ئەگە بەرنامەی هەڵبژاردن بڵی کاتی شەڕ نییە ئێستا شاخی گۆیژەم داناوە بۆ لیوای پێشمەرگە بچین سنەوە بەربڕێنین سین، مصر، تورکیا
جێش بەشی ئاوەدانکردنەوەی هەیە چ پێویستە کا من بچم هەمووی بم بە مقاولات هەر جوابی پرسیارەکە نایەمەوە تۆ خەریب و جوابم بیت و جواب نایەمەوە چکە ئەومە بەسمە ڕێک لە دکتۆری پرسم دەنگدەری کورد پارتیەک بە بانگەشەی هەڵبژاردننی چێتیە بێ بەیەکێتی تا ڕادەیەک ینی دوو جۆرە جۆرێکیان ئیلتیزامێکی ئەخلاقیە بەڵام هامشێکی شەیە بە دەلیلی ئەوەی لەم چەند ساڵەیە خۆ گۆڕان نەبوو دەنگی پێ گۆڕان دوایی ئەوە کەس دەنگی پێنەیە یعنی ئاڵوگۆڕ لە دەنگەکان تا ڕادێ دەنگدەری کورد یعنی هەر هەمان پرسیار پێ دوایە ئێستا تۆ سەرۆکی پەرلەمانیت بەڵامی تر لە هەمومان زیاتر لەو شوێنایت و لەو ژینگایت پارتیەک بە بانگەشەی هەڵبژاردننی یەکێتیە بێ بەیەکێتی یا یەکێتیەک بە بانگەشەی هەڵبژاردننی پارتیە بێ بە پارتی خۆی جوابیەوەتە دەمەوە بەڵام پێشا سەرنجێکمە لەسەر قسەکانی کاگتۆر هاوڕێ من پێم وانییە بە مطلقی و بە تەحەداوە هەموو حیزبە سیاسیەکان بەرنمەیان نییە بۆ هەڵبژاردن نا حیزبە سیاسیەکان بەرنامیان هەیە بۆ هەڵبژاردن ڕەنگە بەرنامە و کارنامەیان تێکەڵ کرد بێ ڕەنگە هەنێک جار دروشمیان تێکەڵی بەرنامە کرد بێ بەڵام بەرنامە هەیە نموناهێنمەوە بۆ نمونە حیزبی سیاسی هەیە و توێتی ئێمە قانون انتخاباتە گۆڕیەتی حیزب سیاسی و توێتی ئێمە سلفەی عقاری ئەدەین بە خەڵک ئەگەر ببین بە حکوومەت وەرگین سلفەی عقاری داوە بە خەڵک هەیە و توێتی سلفەی زەواج دەین داوێتی هەیە و توێتی قەرزی بچووکە دەین بە گەنجەکان بۆی بتوانن ئیشەکانیان بکەن ئەنی باسی خولە جیاوازەکانی پەرلەمانەکەن ئەوە بە مطلقی بە ڕەهایی ڕاست نییە سەبارەت بەوەی کە دەگۆڕێ ئەوەی کە پارتی بێ بە پارتی وەکو حیزبی و سودمەندی ئەو حیزبە بێ یەکێتی بێ و سودمەندی ئەو حیزبە بێ ئاسان نییە یعنی با بڵێن ئەمە بۆ حیزبەکانی تریش بۆ ئیسلامیەکانیش ڕاستە بگۆڕێت بەڵام ئەگەر بێ بەراورد لێ بکەی لە نێوان ئەو ژمارەی ئەوەی کە حەقی هەیە دەنگ بدا لەگەڵ ئەوانەی کە چوون بۆ دەنگدان سیرەکەی نیوە زیاتری خەڵک لە انتخاباتی ئەخیرانە چۆ بۆ دەنگدان واتە نیوە زیاتری خەڵک سەر بە هیچ حیزبێکی سیاسی نییە و بانگەشەی هەڵبژاردن نەتوانێ وای لێ بکات بچێ بۆ دەنگدان بەڵێ لایەنێک هەڵبژێرێ تۆ لە نێوان ینی ئێمە نابێ ئەوە تهدیدی کەین سنوورداری کەین بڵێن ئایا پارتیەک ئەچێ دەنگ بدا بەیەکێتی لە 100% یعنی لە 100% بڵێ نایدا ناڕاز نییە بەڵام بە نسبەتێکی زۆر کەم ئەو حاڵەتە ڕوەدایەکێتێک دەنگدا بە پارتی دەنگدا بەیەکێتی لێرەکەم ئەوەیە کە دەنگ دەرێسا ئێمە مجموعەیە لێدوانم وەرگرتووە تایەتی دەنگ نایە ئەڵێ من ئەگەر ئەڵێم تۆ دەنگ نایت قەراریاوە دەنگ نایە ئەڵێم ئەگەر بۆ نمونەیەکێتی پارتی لایەنێکی ئیسلامی بانگەشەیە بکە کە بەدلی تۆ بێت دەنگی ئەڵێ هەر دەنگ نایە کە ئەوە نمونەیە بەڵام پارتیتیایە من لە مقابلەکە پیشانمان نایەوە پارتیتیایە ئەڵێ من 50 ساڵە لەگەڵ پارتیامەوە تۆ تەواوی من دەنگ بەم بەلایەنێکی تر یەکێتی تایە ئەڵێ من خوێنەکەشم سەوزە من تەواو قەرارمەوە یعنی من مەبەستەکەی من ئەوەیە کە ئەم بانگەشەیە هیچ سوودێکی ئەو توی نییە بۆ حیزبەکان بۆچی ئاوا خۆیان ینی خۆشیان و میلەتەکەشیان ینی ڕوت و ڕەجاڵەکەن بەڕاست خۆی ئەمە دووش باجایکینەوە بانگەشە بەسشێکە لە پرۆسەی هەڵبژاردن ئەبێ هەبێ لە پێشکەوتوترین وڵاتی دنیا بۆ دواکەوتوترین وڵاتی دنیا بانگەشە هەیە کەواتە بانگەشە جەدوای هەیە بۆیە ماوەتەوە کەس نییە وڵاتێک نییە سیستمێک نییە پرۆسێک نییە وازی لە بانگەشەی هەڵبژاردن هێنابێ وەک بەشێک لە هەنگاوەکانی گەیشتن بە ڕۆژی هەڵبژاردن ئەگەر بەو شکڵە یان بەو شێوەی کە جەنابەت باسێکەی لە 100% بێجەدوا بواە نمونەی وڵاتێکمانە بینی کە واز بهێنێ بەڵام بەشەکەی تری ئایا بێتە هۆی گۆڕینی ئەوەی کە حیزبێکی سیاسی زیاتر بێنێ لەوەی کە هێناوێتی یا بەعکسەوە کەم ببێتەوە بانگەشەی هەڵبژاردن ڕۆڵیە بێ بەڵێ من پێم وایە بانگەشەی هەڵبژاردن ڕۆڵێکی ڕێژەیی هەیە ڕەنگە لە 100% ڕێیەکان نەگۆڕێ بەڵام ئێمە هەزاران سەدان هەزار کەسمانە هێشتا بەشداری لە هەڵبژاردنە نەکردووە و مەرجش نییە لەبەرەوەی باوکی پارتیە دەنگدا بە پارتی مەرج نییە لەبەرەوەی باوکی یەکێتیە دەنگدا بە یەکێتی یا ئیسلامیە یا هەر شتێکی ترە کاتە ئێمە مەساحەیەکمان هەیە کە بانگەشەی هەڵبژاردن نەتوانێت کاریگەری لەسەر دابنێ و ئیشی تیا بکە ئەو ئەوانن کە دەنگیان نەداوە یان ئەوانن کە حیزبینی باشە دوای ئەم ناوبڕێینە سەر ئیتر کاکڵەی بەرنامەکە کە ئەو بانگەشەیە تۆش وەکو ئەمەیەکو خانم چکە پێش سەرۆکی پەرلەمان ئەندام پەرلەمان بوو وە پریشتی ئەو بانگەشەیە و بەرکەوت و ئازاریاویت و ئازیەتیاوی بەڕاستی ئەمێ باسی ئەوە بکەین بووی کە ئەم بەرنمەیە گەشتێکی بچووکیشکە ئەم چەند ڕۆژی پێش هەڵبژاردن تۆزێک گەرم و گوڕی لە دیوە سیاسەکانە هەبێ بەڵام پێچ نەکاتەوە بۆی کە تۆ
15 ساڵ پێش ئێستا ئەگەر لە خێزانەکە و جیابوویتەوە گەر پیاوێکی لە ژنەکە و جیابوویتەوە ئەمە ئیتر کێشێکی گەوری سیاسی نییە بۆ تۆمە کێشەی کۆمەڵایەتی تۆیە دەست پێەکەینەوە. پێش ناوبڕەکەوتم ئەگەر قەرار بێ بەشێکی زۆری ئەو چاوپێکەوتنانەی ئێمە کردومانە ینی بۆ پەڕی ئەخلاقەوە کە دەستکاری هیچیمان نەکردووە ڕەنگە ئەگەر قسەی تۆزێ زیان کرد بێ کورتمان کرد بێتەوە بەڵام ئەتوانم بڵێم ئەم بەشە بچووکە نمایندەی بەشێکی زۆری کۆمەڵگەی کوردیە وتم ئەگەر بانگەشەی هەڵبژاردن لای هاونیشتیمانیانی کورد ئەمە بێت پێم وانە حیزبە سیاسەکان ئەو خۆسەغڵەتکردە زۆرەی بوێ با بینەری قسەکان بین بزانم ڕای ئێوە چێ بێ فەرمون. بەشداری هەڵبژاردنەکەی پروپاگەندە و بانگەشەی هەڵبژاردن ڕەئی تۆ گۆڕێت کە بەشداری پێیانێکی ئەوان بیرکردنەوەی خۆمەیانە لە سەرەتاوە کە نەمێ بەشداریکەم هیچ پروپاگەندایەکی ئیزافی بۆ ناکرد ینی ڕایمە بگۆڕێت لەسەری پروپاگەندەی لایەنی بەرامبەر ڕەئی تۆ گۆڕێت نەخێر چونکە خۆمان ئەزانین ئەڵێن ئەم بەنگدانە یەکلایی کەرەوەیە ئەنجا کاتێک خۆ شتێکداناوە ئەوە ینی تاکە کەسیە ئەوە تایبەتمەندێکی خۆتانی نابێت هیچ شتێک نەکارت تێکا نە ئەوە بێت تو بڕارێکی خۆ بگۆڕی چکە تۆ پێشەوەی چی بۆ بەنگدان لایەنێکە لە بێشی خۆتا داناوە. من قەرارم ماوە بەڵام ئەم شتەی کە کرێشتێکی زۆر ناشرینە لە هیچ دنیایەکە بەم وەزع و بەم شێوەیە بانگەشە نەکراوە لە ئەوروپام دیوە هەموو شوێنێ بڕۆ لە دواکەوترین وڵات بەم شێوەیە یەکە بکەونە سەرەوەی شەخصی تەدەخولیشتی شەخصی خۆیان بکەن. ڕاستەکەی شەخصی خۆم کاریگەری نابێ چکە من خۆم یەکلایی کردوتەوە و لیستی خۆمم هەڵبژاردووە بەڵام ڕەنگە بۆ هەندێک کەس کاریگەری هەبێ بۆ چکە هەندێک کەس هەیە خۆ یەکلایی نەکردوتەوە دەنگ بە چ لایەنێک بدات یان چ لیستێک هەڵببژێرێ ڕەنگە هەنێ پروپاگەندە یاخود هەنێ جۆری بانگەشەی هەڵبژاردن کاریگەری هەبێ لەسەرەوەی کە ئەم کەسە خۆی یەکلایی بکاتەوە هەنێ کەسپان هەیە لە ڕۆژی هەڵبژاردنە قەراری ئەوەیە کە دەنگ بە چ لیستێ بە ئەمەشمان هەیە بەڵام بەڕێی من هەموو لایەنە سیاسەکان دوور بن لە دروستکردنی پروپاگەندەی ناڕەوا بۆ یەکتری هەمویان لە سنووری لیستەکەی خۆیان حیزبەکەی خۆیان بانگەشەی خۆیان بکەن بە شێوازێکی مەدەنیانە و دیموکراسیان. هەر لە خۆمەوە حەزەکەم یەک قسە لەگەڵا بکەم. سڵاو هەر زۆر خێرە با چاکانێ سارد نەبێتەوە بەشداری هەڵبژاردنەکەی نەخێر بۆچی وەڵا بڕوان پێی ناگۆڕێت وەکو خۆم نەخێر بۆ قەناعەتم پێی نییە بەشداری هەڵبژاردنەکەی مەرج نییە سەیری ئەو بانگەشەیە بکەرێت تەلەڤیزیۆنە یان لە شوێنەکانە حیزبەکان بۆ خۆیانەکەن بەقەدەرەوەی کە ڕەنگە هەڵسەنگاندنێ بۆ بارودۆخەکە بکەم لەگەڵ ئەجێندای ئەو لایەنانەی کە شایانی ئەوەنێکی حکوومەتەکان پێ بە کورتی و بە کوردی بانگەشە بکرێ و نەکرێ ڕەئی تۆ لە شوێنی بێگومان بە کورتی و بە کوردی بانگەشە بکرێ و نەکرێ ڕاکان وەکو خۆیەتی بابینە سەر ئەوەی کە من تۆزێک احتیمالە تۆزە تایبەت بێ پرسیارەکە بەڵام تۆ لە دوو بانگەشە خۆت با بڵین کاندید بووی نەقدی سیاسی با لە شوێنی خۆی بێەوە حەقمان نییە کە لێت کرابێ بەڵام ئەو ئازارانەیە ئەو پروپاگەندانی کە بۆت کراوە لە ڕووی شخصیەوە لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە برینەکانی ماوە لە دڵتا خۆی من حەز ناکەم من بە نمونە بهێنی تۆ باش کاندیدێکی خانم بە هەر کاندیدێکی تر لەبەرەوەی من بە مناڵی بە بەهێزی گەورە کراوم خێزان لە پشتم بووە هەتا ئەم لەحزەیەش لەبەرەوە ئەو هیچ شتێک کاریگەری لە سەردانە ناوم ئەو پروپاگەندانەی کە ئەکرێ و
هیچ شتێکی لە ژیانی من لە ئوستوبی ژیانی من لە ئوستوبی بانگەشەی من لە نەیگۆڕیوە لە بەرەوەی بە بەهێزی بنیاد نراوم بەڵام با باسی ئەو ژنانە بکەین کە هەندێک جار بە ئامانجگرتنی کەسی وان لێکراوە کە ئەسڵەن لە کۆی پرۆسەکە پاشە کشێ بکەن و حتا من ژنانێکە ناسم کاندید بوون لە ترسی ئەوەی کە لە ڕابردووە شتێکیان هەبووە بابەتێکی کۆمەڵایەتیان هەبووە کشاونەتەوە لە کاندید بوون ینی خەڵکەیە زۆر بە ئیمکانیەتە لە مەجالێکی دیاریکراوە هانمانداوە بۆ ئەوەی خۆی کاندید بکە حتا لە حیزبی تر ینی من خەڵکەیە لە حیزبی ترە پێم و تۆ بۆ خۆت کاندید ناکەی تۆ کەسێکی لەو مەجاالە بە توانای و توێتی لە بەرەوەی فلان کێشەم هەیە ئەترسم بۆم هەڵبدرێتەوە خۆی بەتەنها لە کاتی بانگەشەنا تەنانەت حیزبە سیاسیەکان تەنانەت لانێ دوو کۆمپانیاش لانێ دوو خێزانیش لانێ دوو بنەماڵش لەبانێ دوو عشیرەتیش زۆر جار بۆ تەصفیح حسابات بۆ ئازێدانی یەکتری ژنەکان بە ئامانجەگرن و دۆسیە کۆمەڵایەتیەکان هەڵەدەنەوە من بەرنامەی پێشووتری ئێوەم بینی کە باس لەو بابەتە ئەکات چۆنێتی با بڵێن هەندێک تەصفیات ئەکا ئەمە ئەتوانم بڵێ من بەرنامەیە تەواوکەری ئەو بەرنامەیە بێ ببورن لەبەرەوە من ئەزانم ئێستاش ژنانێکن کە لە قەلەقیان کاندیدن قەلەقن لە حیزبی جیاواز ئەترسن لەوەی کە بە ئامانج بگیرێن لە ڕووی کەسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خانمێک 10 ساڵ پێش ئێستا جیا بۆ تۆ لە مێردەکەی بە هەر هۆکارێک بێ نقطەیەکی زۆعفە لە ڕووی سیاسیەوە بێگومان نەخێر یا بە پێچەوانەوە پیاوێک ئەبەت نەخێر و ئێمە ئەبێ هەمومان طبعاً پێت بڵێم ئەمە بۆ ڕوەداوە بۆ بەردەوامە لەبەرەوەی هەمووی دەستی بە کڵاوەکەی خۆیەوە گرتووە بانەی با و بەڵام حقیقەتێکەیە بێ هەمومان تەسەور بکەین ئەوە ئەگەر بوو بە کەلتور ئەوە ئەگەر بوو بە نەریت ئەوە ئەگەر دووبارە بووەوە کەستیا پارێزراو نییە و کەس پارێزبندی نییە و ڕۆژێکە گاتە سەرێک ئێمە فاعیلێنەکە و کەسیشی بۆ نەکات نە ئەنجامێ باسی ئەوە بکەم بۆ ڕووەدا و کەس پارێزراو نییە لەوەی کە ڕوبەڕووی ئەمە ببێتەوە دامەزراوی ئاینی بە شێوەیەکی گشتی ئەبێ ڕۆڵی هەبێ لەو ڕاگررتنی ئەم جۆرە لە بابڵێن بوختان دروستکردن لە ئەم جۆرە لە هەڵدانەوەی دۆسی کەسی و شخصی کەسەکان نخبە ئەبێ ڕۆڵی هەبێ بە دەرلەوەی ئەو کەسە سەر بە حیزبێکی سیاسیانە ڕۆڵیان نەبووە باسییانەکە یان وەکو پێویست نەبوو وەکو پێویست ڕۆڵیان نەبووە کاتێک کەسێک بە تایبەت لە ڕووی شخصیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە ئامانجەگیرێ ئەم دامەزراوانە دەبوو ڕۆڵیان هەبێ لە ڕاگررتنی ئەم جۆرە لە پروپاگەندا بەشێکیان ئێستا تۆ بیرت خستمەوە بەسەرن باسی بەشێک لە پیاوانی ئاینی خۆیان ڕۆڵیان هەیە لە ڕێرەوە پێچەوانەکە ڕۆڵیان هەیە لەوەی کە وا لە خەڵک بکەن جنێوی ناڕەوا بە فڵان کەس و فیسار کەس بن ینی نەک ڕۆڵە ئیجابەکەیان هەبێ ڕۆڵە سلبیەکەیان هەیە ینی لەسەر مینبەری مزگەوتەکانەوە چوزانم تا دوای بەڵێ ئەوانی شتیانایە ئەڵتیانایە بەڵام ئەوانە بە پەنجەکانی دەسەژمێرن لە بەرامبەرە ئێمە بە هەزاران مامۆستای ئاینیمان هەیە کە توانن ڕۆڵیان هەبێ لە گۆڕینی ڕێڕەوەکە توانین ڕۆڵیان هەبێ لە شەرمەزارکردنی ئەم جۆرە لە پروپاگەندا ئەتوانن ڕۆڵیان هەبێ لە ڕاگررتنی ئەم نۆرمە کە نۆرمێکی زۆر ناشرینە نەک بە تەنها لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەوە کوتم لە یەکلایکردنەوەی زۆربەی ناکۆکیەکان ناکۆکیە جیاوازەکان کاریگەریەکان کاریگەرێکی زۆر گەورە بێ ئەگەر بیکەن بە ئامانج ینی ڕوبەڕووبوونەوەی ئەم پرۆسە بکەن بە ئامانج هەیەە باسیەکە جۆم لێ بێ بەس هەمویان نین بەڕاست باش بەڕێزان هەرچ بەڕێزێک قسەیەکی هەیە با لە خزمەت یابم ئێستا ئێمە خزمەتێ کاگاوڕێ بەڵێ ئەمە نازانم چارە سەروشتی وای هەیە بەڵێ چارەسەری هەیە یەکەم دووبارەیەکەمەوە مەسلەی کەفاعەت شتێکی زۆر جەوهەریە چکە هەتا پەرلەمانتار کەفاعەتی زیاتر بێت پرۆسی بانگەشەی هەڵبژاردنەکەشی ئاسیشی بەرزی شارستانی ئەبێ خاڵی دووەم کاتێک کە حیزبەکان بەرنامەی هەڵبژاردنیشی دیاری کرا و ڕوونیانە بێ ئەو کاتە بێگومان لەو شتانی تر دوورەکەونەوە و خاڵێکی تری ژەمەوێت لەسەر بانگەشەی هەڵبژاردن بڵێم کاک دەروون بانگەشە هەر بۆ لایەنی ڕکابەرت نییە یعنی بۆ نمونەیە یەکێتی نیشتیمانی بنمونەیەنمەوە کە کاندیدەکەی بانگەشاکە یەکەم شت بانگەشاکە بۆ بەدەستێنانی ئەندامەکانی خۆی بۆی گڕوتینیان لا دروستکە بۆی خۆیان پێ بناسێنێ بۆی بڵێ من فلان کەسم ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم
ئەو بچوونە ڕاست نییە کە هەموو دەنگدەر پۆلێنکەین بۆەوەی کە هەر هەمووی بڕیاری یاوە دەنگا بشێ بە بەڵگەی ئەوەی زیاتر لە ١٠ خەڵکار نەچۆ بۆ دەنگان بۆ نەچۆ بۆ دەنگا هۆکاری جۆراوجۆری هەیە کەواتە پرۆسی بانگەشەی هەڵبژاردن پرۆسەیەکی زیایە نییە بەڵکو پرۆسەیەکی زۆر گرنگە بەڵام ئەوەی کە گرنگە لەو پرۆسەیە ئەوەیە کە وەکو بەڕێزەوتە جاختکردنەوەی لەسەر ئەوەی کە تۆ لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە نمونەیەکی جیاواز پێشکەشکەی و من باوەڕم وایە ئەوەی کە بە نمونەیەکی جیاواز دەربکەوێ بەختی سەرکەوتنی زۆرترە لە بانگەشەی هەڵبژاردنە خەڵک حەزی لێ نییە شتی دووبارەی پێشکەش بکەی باسی خۆت بکەی حەزەکە شتێکی پێ بڵێ کە گوێی لێ نەبووە حەزی لە شتی تازەیە نمونەیەکی بچوو گێنمەوە لە وڵاتانی کەنداوی عەرەبی دیارە لەگەڵ ڕێزمان 40 ساڵ 50 ساڵ پێش ئێستا خەریکی ڕاوی ماسی و بەخێوکردنی مەڕووماڵات و هۆشتر و ئەوانە بوون بەڵام چیان کرد ئێستا قەتەر دووبەی با بڕین بۆ ئاسیا مالیزیا سنگاپورە شتیشان دروست کردووە کە لە جیهانە داهێنانیشی سەسوڕێنەرن لە دروستکردنی دەوڵەتداری بەچی جگە لە مەسەلەی نەوت کەفاعەتکڕین ئەزانی تازەترین شت لە کەفاعەتکڕینە سعودیە کە زۆر وڵاتیشی داخراوە 6 مانگ پێش ئێستا لە چوارچەوەی پلانی محەممەد بن سەلمان جۆرێک لە ئیقامەیان بڵاو کردەوە ئیقامێ ئاڵتونی ئەڵێ ئەگەر تۆ مەرجی هەیە کاتیگۆری هەیە لەو بەرزە بۆ نمونە پرۆفیسۆری لە فیزیای نانۆتەکنۆلۆژی یەکسەر ئیقامە دەهێنێ لە سعودیە فەرمووەرە بە وڵاتەکەمان ئەمریکا هەرچی کەفاعەت بوو لە ئەوروپاوە لە جەنگی جیهانی ڕۆژ بۆ ئەمریکا ئێمە پێویستیمان بەو کەفاعەتەیە ئێمە لێرە پرۆفیسۆرەکان لە پەرلەمان دوورە خینەوە منیش ویستم وا بڵێم هیوایارم حیزبەکانی خۆمان هەموو حیزبەکان هەوڵ بین ئەو کەفاعەتە بێنین بە تایبەتی من باسی پەرلەمان و حکومەتەکەم ئۆرگانەکانی کە ئاساییە حزب دامودەزگایەکی فراوانە پێویستی باموو چون توێژەکە بەڵام تۆ بۆ پەرلەمان بۆ وەزارەت حەقی وایە کە بگەڕی بە دوای لێوەشاوەکانتە من دڵنیام لە هەموو حیزبەکانە کام حیزبەی بچووکە بەشی ئەوە خەڵکی لێوەشاوی هەیە بینێرێ بۆ پەرلەمان دەستخۆش ئەوە گەرە و خەڵکە لێوەشاوە نەشە بێت تۆ مایکەکە ناکوژێنیتەوە ناڵێن دیکتاتۆرە فەرمووجان سوپاس کاک دەروون لە بۆ ئەو بەرنامە سوپاس بۆ خوا ئەوڕۆ قسە دەکەین لە قوژبنی دنیای دیموکراسی کە باسی هەڵبژاردن دەکەین لە ناو باسی هەڵبژاردننی باسی کاندیدەکان کە تەشیر بە یەک دەکەن و لە باسی مەسەن لە بانگەشەی هەڵبژاردن و ئەوانە کاک دەروون ئەوەی کە بەڕای من ئەوەی کە پەیوەندی بەو بابەتەوە هەیە کوالیتی دەنگدەرە وا دەکە کە هەم حزبەکە ڕێڕەوی بگۆڕی هەم بتوانی کاندیدەکە باشتر هەڵبژێری ئەوەی کە بەڕێزان باسییان کرد کە خەڵکی کەفوو بینیتە ناو پرۆسەی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن و خەڵکی مخلیسیش خەڵک هەیە شەهادەی باشە من هەر لەم شوێنە ڕێواسخان پرسییم هەر لەم شوێنە هەرێک لەم شوێنە پرسییم لە بەڕێزێک کە خوێنکاری زانکۆ بووتم پرۆفیسۆرێک لە زانکۆکەی تۆ خۆی بربژێر کا لەگەڵ مامۆسایەکی زانکۆی پرۆفیسۆرێکی مامۆسای زانکۆ کامیان دەنگێنێ وتی وڵا تیکتۆک چییە جنێ و فرۆشەکە ینی بۆ باسی کوالەتی دەنگدەرێک لێرە دەمێ ڕوونی کەمەوە مەسەلەن کوالەتی دەنگدەرت هەیە تو دەنگدەری معشوقیە یعنی عاشقی حزبێکە و ئیتر تا ماوە لە ژیانیدا ئەبێ هەرە و حزبەی وەکو ئەوەیە کە مەسەلەن بۆ کچێک عاشق بوو بیان کچێک بۆ کوڕێک عاشق چاک و خراپکە و حیزب هەر دەنگی بۆ کێشەی نییە ئەو تێڕوانینە ڕاستە چ بە ڕێزێکی تری شێوێ قسە بکە با لە خزمەت یابم ئەو ئەگەر مایکەکە بی بە بەڕێزبار پرسیارەکە لەو ئەوەندە یەک ڕستەم ئازم بڵێم خۆزگە دەخوازمەوەی قسەکە لەو هەمومانە هۆڵندیەکان قسەی جوانیان هەیە دەرێت زەوی خوا دروستی کرد بەس هۆڵندا ئێمە دروستمان کرد خۆزگە ئەو ڕۆژە بەهاتە باید دەنگدەریمە لەو ئاستە باید بتوانین ئەمە وڵاتێکی وەکو هۆڵندا دروستکەین بەو بیرۆ دەستخۆش جوان بوو دەستخۆش فەرموو بەناوی خوددا دەستخۆشی بەرنامەکەت دێکم بە خێراتنی میوانەکانەکەم ئەمەوێ بگەڕێمەوە سەر قسەی سەرەتای بەڕێزیان بەڕێز ڕێوازخان هەم کاکاوڕێ کە ئاماژەیان بەوەدا کە بۆ نمونە ئەو هەندێک ئەندام کە هەیە خۆی هەڵبژاردووە بۆی بێت ئەندام پەرلەمان شیاوی ئەوە نییە بچێتە پەرلەمانەوە بەڵام من ئەیگەڕێنمە بۆ لایەنی ئابوووریەکەشی چونکە هەنێک کەس هەیە هەنێک کاندید هەیە ئەڵێ من کاتمە پەرلەمانەوە بەیانی بۆ خۆم دەوڵەمە نەبم معاشێکی فول وەرەگرم من کۆمەڵە حیمایە بە دوامەوە بێ کۆمەڵە بژەوی خۆمە گۆڕم خانوم پێدرێ سیارم پێدرێ ئەمە وای کردووە
کە هەموو کەسی ئارەزوو بکە بچێتە پەرلەمانەوە. بەڵام من پەرلەمان ئەوەنەی وەکو شوێنێکی وەکو دەستکەوتنی پیشەیەک وەکو بەرپرسیارەتی نییە، وەک بۆ بەرپرسیارەتی نیە، لانی بەرپرسیارەتی بەلاوە نراوە. ئیسە من پێم وایە ئەگەر مەعاش بۆ نمونەی ئەندام پەرلەمانی 8 ملیۆن بێ سفرێکی لا دەبی کە بە 800,000 بۆ نمونەی سەر لە کۆمیسیۆن کاڵێ 1000 قسوور خۆی کاندید کردە. ئەو کاتە بڕواکە کاک دەروون لە پەنجەکانی دەستێ پەڕ ناکە کە ئەوانەی ئەیانەوێ خزمەت بکەن بچنە پەرلەمانەوە. دەستخۆش ڕێوازخان ئەو پرسیارە لێ یەکەمەوە بۆچی دۆخی دەنگدەری کورد و پەرلەمانی کوردستان گەیشتۆتە ئەو شوێنە گەل لایفچێکی جنێ و فرۆش و پرۆفیسۆرێک خۆی بربژێرکە ئەمایان دەرەچێ و بینوشمانە بەڕاستی خۆی بەشێکی کاردانەوەیە، ینی بەشێکی با بڵێن هەنگاوێکە لە بۆ بێ ئەرزشکردنی دامەزراوەکان و بە دیاریکراوی بێ ئەرزشکردنی بەڵێ بێ ئەرزشکردنی پەرلەمان بە دلیلی ئەوەی کە دامەزراوەکانی کە هەرێمی کوردستان بەڕێوابن چەند ئێمە دەسەڵاتێکمان هەیە، دەسەڵاتی جێبەجێکردن سەرۆکاتێرێم و سەرۆکاتی حکوومەتە، دەسەڵاتی یاسادانان پەرلەمانە، دەسەڵاتی دادوەریشمانەوە، دەسەڵاتی چوارەمیشمانەیە کە ڕاگەاندنە ئەوەی ڕسمیە ئەو سیانن. بە بەردەوامی پەرلەمان ئەڵقە لاوازەکەیە کە کۆی سیستمەکە ئەوێ با بڵێن عەلاگەیەک بدۆزێتەوە هەموو تاوانەکانی پیا هەڵبواسێ لە هەموو ئەوانە لاوازتر پەرلەمانە، چونکە لەسەر قەزا زۆر قسە ناکرێت لە بەرەوەی بڤەیە خەڵگە ترسێ سجن نەکرێ و ئەو مشکلەی بۆ دروستە بێ. لەسەر دوو مؤسسەکەی تریش عادەتەن قسە ناکرێت لە بەرەوەی بەهێزن، لە بەرەوەی تەلەڤیزۆنیان هەیە، لە بەرەوەی حیزب پشتیوانیانەکە ئەبێ شوێنێک بدۆزنەوە خەڵک تەنفیسی تیا بکە، ڕقەکانی خۆی ناڕەزایەکانی خۆی نیگەرانەکانی خۆی لەوێ دەرببڕێ. ئەو شوێنە پەرلەمانە بە بەردەوامی ئەمە دووبارە ئەبێتەوە لە خولی یەکەمی پەرلەمانەوە ئەمە خۆی بەرهەمەهێنێتەوە کە ویستت ناڕەزایی خەڵک ببەرە بەردەمی پەرلەمان، ئیشی پەرلەمانیش نەبێ هەر بیبەرە بەردەمی پەرلەمان. بە نەتیجە وای لێت خەڵک ڕقی لە سیستمی سیاسی نییە، ڕقی لە سوڵتەی سیستم نابێ ڕقمان لە سیستم بێ بەشێکە لە دەوڵەتداری لە جاتیەوە ڕقی لە سوڵتەی سیاسی بێ بە کۆ مشکلەکەی ئاڕاستاکەن بۆی بەرەو پەرلەمان بێ. حەزم نەکرد ئەو قسەی سەرۆکی پەرلەمانێکە هەڵبەتە سوپاس بۆ ڕاشکایەکەوە بەڵام وایە وایە من نمونەت بۆ هێنمەوە دەیان جارێکێتی و هەمومان تێڕوانینی هەمومانەکەوایە بەجامێ و حقیقەتە باسکەم دەیان جارێکێتی و پارتی کۆبوونەوە لە هەموو کۆبوونەوەکانیانە کە بەلاغ دەرەچوو با بڵێن وەفدەکەی پارتی داوایە کرد ئەبێک لە کۆبوونەوەکە بنووسرێ ئێمە وەکو یەکێتی و پارتی پشتیوانی لە کابینەی بۆ نمونە نۆیەمەکەین هەموو جارێگریم لە هەواڵەکان مەکرد ئەمود ئێجارێکی شێوە بتان و تا ئێمە پشتیوانی لە پەرلەمان و هەنگاوەکانی پەرلەمانەکەین. ینی سەیری ئەم حاڵەتەکە ینی لە کاتێکە حیزب سیاسیەکان مەجبور نین نەبڵێن پشتیوانی کابینەی نۆ دەکەین نەبڵێن پشتیوانی پەرلەمانەکەین. ئەسڵ ئەوەیە و هەواڵەکانی ئێمە ڕازی نەبوون بەوەی بنووسرێ پشتیوانی کابینەشەکەین مەگەر زۆر بەکەمی. قسەکەم لەسەر چییە؟ بۆیە هاوڵاتی کاتێک ئەوێ کاردانەوەی هەبێ کاردانەوەکەی ئەبات ئەوەی پرۆسەکە بکە بە پرۆسێکی گاڵتەجاڕی، ینی پرۆسەی هەڵبژاردن تعبیر لە خۆکردنی گزارش لە خۆکردنی لە نیگەرانەکانی و لە تووڕێیەکانی بەو ئاراستەی ئەبا کە بیکا بە پرۆسێکی گاڵتەجاڕی بۆیە دەنگەدا بە لایفچێک تەبەن لەگەڵ تەقدیرم بۆ هەمووان ئەمە بێ ئێمە دراسەیکەین بۆچی خەڵکی ئێمە بەو ئاراستەیە چۆمانە لەبەرەوە نییە کە خەڵکی ئێمە وشیاری سیاسی نییە نا خەڵکی ئێمە وشیارە تەنانەت جوتیاری خەڵکیش ئەوە بە جۆرێک لە عقوبە ئازانێ بەڵێ بە سزایە زانێ بۆ بێ ئەرزشکردنی مؤسسات و حیزبی سیاسی هەبووە خەریکی بێ ئەرزشکردنی مؤسسات بووە. مثلا نموناهێنمەوە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن و بە دیاریکراوی حیزبێک کە نامەوێت ناوی بێنم لە بەرەوەی کاتی انتخاباتە بە درێژایی 4 ساڵ خەریکی ناشرینکردنی پەرلەمانە، خەریکی بێ ئەرزشکردنی پەرلەمانە، خەریکیەوەیڵێ پەرلەمان هیچ دەسەڵاتێکی نییە، پەرلەمان هیچی پێ ناکرێ. ئێستاش بە خەڵکەڵەیە بێ هەمووتان بچن بۆ دەرەنگدان لە بەرەوەی ئێمە ئەمانەیە یەکێتی و پارتی لابین. تۆ 4 ساڵ لە ناخی منە ڕواندوتە کە پەرلەمان هیچ نییە ئێستا پێمەڵی بڕۆ ناتوانانی بەبانگێک بەڵێ ڕێگۆڕی هۆکارەکە چی و ئەگەر ئیتر بۆم کۆکەی تۆ لە دوا قسەتە دوو قسەکەم قسەی یەکەمیان ئیشیشی تر لە ئیشە گرنگەکانی پەرلەمان کە پەیوەندی بە بانگەشەی هەڵبژاردن و ئەوانەشەوە هەیە مەسلەی ڕقابەکردنە، ینی بۆکو جۆرێک لە جگەلەوەی کە هەندێک بە شێوەیەکی پرۆفشناڵ و پیشەیی ئەو کاراکە بەشیشی زۆری کردوێتی بە پڕۆپاکەندەی سوشال میدیا خواخوایەتی وەزیرێک وەزارەتێک هەڕەیە بکە حای بەرێ و کامێرەی داناوە پێی وایە ئەمە کاری ڕقابەیە. من یەک دێڕەڵێم دێرینترین پەرلەمانی دنیا پەرلەمانی ئینگلیزیە، داشی پەرلەمانەکانی دنیا پەرلەمانی ئینگلیزیە. ئەزانی لە ئینگلیستان لە بریتانیا وەزیر هەیە ئەندامی پەرلەمانە؟ ئێستا ئەم قسەیەگە لە کوردستان بیکەی خەڵکەڵەوە پێ دوات و مجاملەی
حکوومەتەکەی نا مەقسەکەم لەسەر ئەوەیە پەرلەمان وەک دامەزراوەیشی گرنگ جارێکی کابی خەینەوە ناو سووری موەسساتی خۆی یەکەم بەناردنی کەفات دووەم گۆڕینی پەرلەمان بۆ 2 ئەنجومەن سێم کاری ڕقابی پەرلەمان لە کاری پۆلیسی بۆ کاری تەواوکاری یعنی مەسەلەن پەرلەمان دانیشتوە سەیرەکە وەزیری فڵان هەڵەیەکی هەیە وەزیری بازرگانی ئەم خێرا بە قانونێک بۆی حەلەکە بە بڕیارە بۆ حەلەکە لە بە خاتری حکومەت نا لە بە خاتری خەڵک بۆیە ئەم بەگژیەکدا چوونەی بینی پەرلەمان و حکوومەت لە سیستەمە دموکراسیەکانە لەسەر پرۆژە سیاسیەکانە لەسەر وردەکاری تەنفیزی نییە ئەندام پەرلەمانی خواخوای بێ وەزیرێک هەڵەیەکی کاژێڕی بکە لەسەری بکا بە هەڵا جەناب دوا قسەت منەوە تێگەیشتم هیچ ڕێگایەکمان نییە جگە لە ڕێگای هەڵبژاردن و دموکراسی بەڕەخمی ئەم سەرنجانەی وتمان هیوام وایە هەموو خەڵک بڕوا بۆ هەڵبژاردن ئەم قسانەی من و بەڕێز دکتۆرە ڕێواز کە کردی هیوایارم خەڵک وا لێشی ناتەوە بۆ بێهیواکردنە بەڵکو بۆ ئەوەی کە بڵین خولی تازەی پەرلەمان هیوام وایە سەرکردە سیاسیەکان ڕێبکەون قانونی پەرلەمان و پەیڕەوی ناوخۆ بگۆڕن بیکەن بە 2 ئەنجومەن سیستەمی کارکردنی پەرلەمان بگۆڕن کە ئەمە خاڵیشی جەوهریە خەڵکی شیاویش بالضبط بربژێرکەن ئەنێمە قۆناغ بە قۆناغە گۆڕێ ینی ئەگەر ئەم گۆڕانکاریە ڕووبا من پێم وایە بۆ هەڵبژاردننی فیدراڵی زۆر کاریگەری ئەبێ دەستخۆش دوا قسە دوا قسەمەوەیە من داوا لە خەڵکەکەم بچن بۆ دەنگدان پەرلەمان دامەزراوەیەکی گرنگە بە ئەنقەز بەو ئاراستەیەتانە بن کە پەرلەمان بوون و نەبوونی وەکویەکە پەرلەمان هەبێ باشە نەک هەبێ باشە ضرورەتە دەبێ هەبێ لە بەرەوەی سەرچاوی دەسەڵاتدانە بە ئەوانی تر و ئەیانەوێ ئێوە ئەو شوێنەتان هەیە کە شوێنی تەماسی مباشرتانە لەگەڵ سوڵتەی سیاسی ناتوانن وەزیر ببینن بەڵام بە ئاسانی توانن پەرلەمانتار ببینن داواتان لێکەم بچن بۆ دەنگدان ئێمە بێ پەرلەمان بەهێزکەین لە جاتی ئەوەی بڵین پەرلەمان گرنگ نییە و داوا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم گرنگ نییە دەنگ بە چ حیزبێکی سیاسیەدەن بەڵام لەناو ئەو حیزبە سیاسی لەو حیزبە سیاسی کاڵێ بژێرن لیستێکی هەیە لەناو ئەو لیستە خەڵکی زۆر باشی تایە هەوڵ بدەن خەڵکی باش بۆ پەرلەمان هەڵبژێرن کە بتوانێت کاری پەرلەمانی بکە ئەوەی کە قسەکەرێکی زۆر باشە لەسەر تەلەڤیزۆن مەرجنیە پەرلەمانتارێکی باش لە کۆتاییە هیوادارم ئەو قسەی کە لە تەلەفۆنەکەی بینی من و دکتۆر ڕێواز بوو هیوادارم سەر نەگرێ ئەوە خۆشیاڵێ ئامین سەرۆکی پەرلەمانی ئایندەی کوردستان سەرۆکی پەرلەمانێک بێ کە بەزەی بە سەرۆکەکەی دواتری خۆیانەیەتەوە هەڵبەتە هەموو ئەو قسانی ئێمە کە لێرە کردمان بە پرسیارەتیەوە بۆ ئەو بوو کە پەرلەمانێکی تەندروست و ئەندام پەرلەمانێکی تەندروست دروست بێ و بەشێکیش لە حیزبە سیاسیەکانی کوردستان پەرلەمان بە پیجی فەیسبوک تێنەگەن وەکو دکتۆر وتی ئەو بەڕێزەی کە لەسەر واڵێکی فەیسبوک یا لەسەر شاشەکان قسەی زلزلەکە مەرج نییە پەرلەمانتارێکی باش بێ و بە پێچەوانەشەوە لەناو پەرلەمان و لەناو خولی ڕابردووی پەرلەمانە پەرلەمانتاری تیا بووە زۆر بێدەنگ و کەمترین نمایشی میدیایی هەبووە بەڵام باشترین ئەدای پەرلەمانتاری هەبووە و هیواداریشم حیزبەکان گوێک لە قسەکانی کاگاوڕێ بگرن کە خەڵکی شیاو با لە پەرلەمانە بێ بۆی کە ئەگەر هەتا خەڵکەکان ئەو خەڵکە شیاوانەی لەناو پەرلەمانان ئەزمون و قوڵ بن کەمتریش قسە و قسەڵۆکیان لەسەر دروستە بێ وەلەو ئێمە هەر پشتگیری قسە و قسەڵۆک ناکەین هیچ هۆکارێک نییە بۆ سیاسیەک هیچ هۆکارێکی کۆمەڵایەتی نییە کە سوچێکی کۆمەڵایەتیە بێک سیاسێکی باش نەبێ هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم لە چەند ڕۆژی ئایندە و دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنە کەمترین کەس برینار بێ و کەمترین کەس دڵی بشکێت خواحافیز